نەریتەچی کە لە ساڵی 1990 دەستی پێکرد تاکە بۆنەیەکە هەردوو پارتی بەشداری تێدا دەکەن و بە هەزاران کەس لە لایەنگران لە یاریگەکە ئامادە دەبن. یاریەکەی ئەم ساڵ جیاواز بوو لەبەرەوەی ڕۆژێک پێشتر ئەندامی کۆنگرس ستیڤ سکالیس کەوتە بەر تەقەی کەسێک کە شوێنی یاریەکەی کردبوو بە ئامانج. هەروهاش دوو پۆلیسی کۆنگرس بریندار بوون. بەڕێز سکالیس هێشتان لە نەخۆشخانەیە. ئەمە یاریەکی خۆش بوو تەنانەت بەر لە دوێنش ئێستا بەڕاستی یاریەکی جدیە و سەبارەت بە ئەمریکایە و دموکراتەکانمان دەیانەوێت بیبەنەوە و کۆمارەکانیشمان دەیانەوێت بیبەنەوە، بەڵام ئەم شەو ئەمریکا بردیەوە و شەوێکی خۆشە. هیوادارم ئەم یاریە ببینەوە و لەوەش گرنگتر ئەوەی ڕووداوەکەی ڕۆژی چوارشەممە تێپەڕێنین. یاری بەیسبۆڵی ئەم ساڵ تۆماری شکاند، واتە نزیکی 25,000 بلێت فرۆشران و زیاتر لە 1 ملیۆن دۆلار کۆکراوە بۆ ڕێکخراوە خێرخوازیەکانی ناوچەی واشنگتن. ئەوەی جێگای سرنج بوو دەرکەوتنی دەیڤید بیلی، یەکێک لە دوو پۆلیسەکانی بریندار بوون کە خۆشی یاریەکەی دەست پێ کرد. من لێرەم پشتیوانی لە کۆماریەکان دەکەم، بەڵام لە هەمووی گرنگتر پشتیوانی ئەمریکا دەکەم، چونکە من ئەم وڵاتەم خۆش دەوێت. دوێنێ ترسناک بوو کە ڕەنگە خۆشت بەرکەوت بای وە گرنگ بوو ئەو ڕۆژ لێرە بیت نیشان بدەی ئێمە ناترسین و پشتیوانی لە وڵاتەکەی خۆمان دەکەین. ئێمە هاتوین بۆ ئێرە بۆ پشتیوانیکردنی دیموکراتەکان. دیتنی لایەنی ئاسوودەی کانگرس خۆشە. تۆ دەتوانی بە هەردوو تیمەکە پێبکەنی، هیچیان باش نین، هەر بۆ یەتمیشاکردنی ئەم کایە زۆر خۆشە. سەرۆک ترامپ پەیامێکی تایبەتی هەبوو بۆ ئەم یاریە کە تیایدا ستایشی ڕۆڵی ستیڤ سکالیسی کرد. ئیڤانکە ترامپ و دوو مناڵەکانیشی ئامادە بوون لە یاریەکە و وێنەی لەگەڵ ئەندامی هەردوو تیمەکە گرت. هەروها سەرۆکی ئەنجومەنی نوێنەران پۆڵ رایەن و سەرۆکی کەمینە لە ئەنجومەنی نوێنەران نانسی پلۆسی ئامادە بوون لەگەڵ ڕاوێژکاری سەرۆک ترامپ کێلیان کۆنوەی. یاریەکە بە برنەوەی دیموکراتەکان کۆتایی پێهات، بەڵام جامەکەیاندایە کۆماریەکان وەک نیشانەی ڕێزگرتن لە ستیڤ سکالیسی کۆماری. سەمادزەیی، دەنجی ئەمریکا.